ئێمە وەکو خەڵکی گەڕێکی سیروان با هەموو شێوەم پێوەرە ڕەتەکەینەوە ئەوە ماوەی چەند ڕۆژێکە هاتوون پێوەری زیرەکمان بەدانێن چەند جارێ پەیوەندیمان کردووە بەلایەنی پەیوەندیدارەوە بەڕێز جەنابی قایمقامەوە بە مدیری کارەباوە بەڵام جوابێکی وایان نەداینەتەوە کە ئێمە دڵخۆشکەر بێ بۆ ئێمە تەنها ئەوەیە هەڕەشەمان لێکەن و کۆمەڵە قسەی ئینمان بۆکەن بریقەدار و ئەمان نێرنەوە بۆ ماڵەوە هیچ کاتێ قبولی ناکەین کە ئەم پێوەرە زیرەکە دامرێ من بە خودی خۆم لە ماڵە نەبووم پێوەری زیرەکەم بەدانراوە بەس بەڵام لێک یەکەمەوە و ئامادەم لە هەرچی مەسئولیاتێکی لەسەر ئەستۆ خۆم بگرم لەبەرەوەی کوردم خۆم بە کورد دەزانم پێویستم بە هەموو شتێکە لە ناو کوردستانە لەبەرەوەی لەکەم بیخوارە محەڵەی کارەبایە لەکەم بیخوارە ئاوە لەکەم بیخوارە زێرا بەخۆینەوە ئەوە کەی ئاوی گوایە مەسفێکی ئاویان بەداناین بە نیوە ناتەواوی هەر کەسێتێ سێڵفێکی لە پاڵاگرێ و ڕسمێکی لە پاڵاگرێ و ئەوەمان کرد و ئەوەمان کرد کەی دوای ڕووداوەشتە سەری دوای پرۆژەیەکی دەسەری چی و کردووە بە تەلەفۆن هیچ شتێ چارەسەر ناگری ئەبێ بە کردار ئینسان شتەکان بکە بە کردار ئێمە بۆ ئەوە وێسیان لێ ناخڕبووین گەڕێکی سیروان لەبەر ئەوەی ئەم پێوەری زیرەکە دانەدرێت دووشیشی تەر و بۆیلەرێکی لێدەی هەڵەسێت بە حساب ئەمەیان بۆ دانان ئیشێکی باشەکەن و کارەباکە 24 ساعت بەڵام وڵی وەکو سەر پێ زۆر لە بە باشترە کە معدل جۆزەکە لە ڕۆژەکە 4 جاتێتە خوار و ئاوای پێتێتە